کەس هەیە لە خۆشی بەڵێنی داگیرکەرەکەی هەڵپەڕێت؟ زەنگەکان بۆ کێ لێ دەدرێن؟ بیستویەکی مانگی شوبات لە سەرداوای خودی کورد دادگای فیدراڵی عێراق کۆمەڵێک بڕیاری پەیوەستی بە پرسەی موچە و یاسای هەڵبژاردن و مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان دەرکرد. بە گوتەی دکتۆر عادڵ باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق، ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی بەرامبەر کورتەنیا بەرکوڵێکن و دەبێت چاوەڕێی کۆمەڵێک بڕیاری استراتیژی دیکەی دادگای فیدراڵی بین پەیوەست بە هەرێمی کوردستان کە لە داهاتوودا دەریان دەکات. دکتۆر عادڵ پێی وایە چیتر عێراق پێویستی بەوە نییە کە سوپایان هەشت بنێرێتە سەر هەرێم، چونکە بەهێزی دادگای فیدراڵی و هەلومەرجە نێودەوڵەتیەکان کەشێکیان بۆ ساز کردووە کە تا ئاستی بەتاڵکردنەوەی هەموو ناوەڕۆکەکانی پەلاماری کوردستان بدات. ئەم نووسەرە پێی وایە کورد نابێت بە هیچ شێوەیەک رەخنا لە عێراق بگرێت، بەڵکو تۆی کورد دەبێت لەوە تێبگەیت کە هەموو عێراقیەک کوردستان بە بەشێک لە سەروەری عێراقی مێژویی دەزانێت و هیچ عێراقیەک ئامادە نیە دەست لە بستێک خاکی هەرێمی کوردستان کە بە خاکی خۆی دەزانێت هەڵبگرێت. ئەوەی کورد دەبێت رەخنەی لێ بگرێت تەنها و تەنها خودی خۆیەتی و دەبێت تەنها و تەنها لە خۆی بپرسێت بۆ گەیشتم بەم دۆخە، چۆن گەیشتم بەم دۆخە، بۆ هەلومەرجێکی بابەتیم ئامادە کرد کە دادگای فیدراڵی بێت و بەم شێوەیە دەستێوەردان لە کاروبارەکانمدا بکات. کوردستان لە سەرەتاوە هەلومەرجێکی زۆر باشی بۆ ڕەخسا تا ئەو دامەزراوە دەستوریانەی پێی دراون بیان کات بە قەڵغانی پارێزەری قەوارەکەی. دامەزراوەکانی وەک پەرلەمان، دادوەری، سوپا و ئابووری و ئەو قەڵغانە بەهێزەی دەستی کورد بوون کە دەیتوانی خۆیانی پێ بپارێزێت، بەڵام بەداخەوە کە هیچ یەکێک لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەو ڕادەیە گەشەیان نەکرد کە بیپارێزن. لە دوای ڕووخانی ڕژێمەوە حکوومەت لە نێوان هەر سێ پێکاتی کورد و سونە و شیعەدا دابەشکرا. بە جۆرێک 150 پۆستەکان بۆ شیعە و 25 بۆ سونە و 20 بۆ کورد و 5 بۆ کەمایەتیەکان. لەو ڕێژەیەش کورد لە 2005ەوە لە هەر خولێکی حکومڕانی بەغدادا نزیکەی 600 پۆستی لەژێر دەستدا بووە. لە نێویشیاندا سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە و جێگری سەرۆک وەزیران و وەزیری دارایی و سەرۆک و جێگری سەرۆکەرکانی سوپا و سەدان پۆستی دیکە. لە نێویشیاندا سەرۆک کۆمار وەک پارێزەری دەستور، بەڵام هەرگیز کورد نەیتوانی ئەم ڕێژە و پۆستانە وەک پارێزەری نەتەوەی خۆی لە بەغداد بەکارهێنێت. لێرەدا کورد بەو لاوازیەی لەناو خۆدا هەیەتی ناتوانێت شەڕی ئەو دادگا باڵایە بکات کە بەدەستی شیعەکانەوەیە و هەژمونی 100% چوارچێوەی هەماهەنگی لەسەرە. سوننا ئەو پارێزەرەی نەبووە و پێش کورد لە یاریگای چوارچێوەی هەماهەنگیدا کرایە دەرەوە. سەرۆکی پەرلەمان وەک نمونە، بەڵام ئەما بۆ کورد چونکە خاوەنی هەرێم و بڕێک دامەزراوەی دەستوری بوو هەروە ئاسان نەبوو. دەبوو دادگای فیدراڵی سەرەتا لە ڕێگای نادەستوری بوونی هەناردەکردنی نەوتەکەیەوە ئیفلیجی بکات، دواتر شەریعەتی پەرلەمانەکەی نەهێڵێت و ئێستاش یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن و پێکاتەکان بێگومان لە داهاتووشدا کۆمەڵێک بڕیاری گەرمی دیکەی استراتیژی بۆ ئامادە کردووە. نەتەوەی ژێردەست نابێت بە بڕیاری دادگای وڵاتی داگیرکار هەڵپەڕێت، بە تایبەت کە ئەم دادگایە لەژێر ئەجەندایەکی ئیقلیمیدا کار بکات. دەبێت کورد تەنها و تەنها لۆمەی خۆی بکات و سۆزی بۆ داگیرکەر نەمێنێت، چونکە دوجار پرسی کورد لە هەموو پارچەکان یەک پاکێجە و لێک جودا ناکرێتەوە. بڕیارەکان نەڕووکەشن و فریودەرن. ئێمەی کورد تەنیا یەک ڕێگەمان لە بەردەمە، ئەویش یەکگرتووی و بەهێزکردنی ئەو دامەزراوانەیە کە دەتوانن لە داهاتوودا بماپارێزن.